ناکۆکیەکانی نێوان سەلەفی و سۆفیەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ تونتر دەبێتەوە بە جۆرێک لە ئێستادا بۆ هێرشکردنە سەر یەکتر مینبەری مزگەوتەکان بەکاردێنن و لە ڕێگەی مامۆستایانی ئاینی و لەوتاری نوێژی هەینیدا وتاری توند بەرامبەر یەکتر دەخوێنن یەکتر بە تیرۆر و شانەی نووستووی چەکدارانی داعش تۆمەتبار دەکەن لە دوایین کاردانەوەشدا سۆفیەکان داوای داخستنی کەناڵی ئامۆژگاری سەلەفیەکان دەکەن و ڕێگری لە بڵاوبوونەوەی کتێبی زانایانی سەلەفی دەکەن لە کتێبخانەکاندا. ئەگەرەکو بەرگیری لەو کەناڵە نەکاو قسەی زیا و بەرز بکاو ئەو شتانە کە هەیە بەڵاوی کاتەوە زیاتر ئێمە پرە بە ئیشی خۆمان دێن ئەمە دووەم جارە داوامان کرد لە حکومەت کەوا بەرگیری لەو کەناڵ بکە ئەم جارە ئەگەر حکومەت بەرگیری لێ نەکا ئیتر ئێمە مەجبورین لێ قبوڵ نەکەین بە زۆری خۆمان پێدا دەکەین بە زۆری خۆمانە بە قووەتی خۆمان مەجبورین ئەگەر گیان و ڕوحی هەمومان دانراوە نابێ ئەوانە بمێنێن ئەو کەناڵیانە یا ئەبێت دەمکوت بکرێ یا قسەی زیان نەکەن یان نەشعات بکرێ. ئەگەرچی سۆفی و سەلەفیەکان هیچ کامیان حیزب یا ڕێکخراوی سیاسی ئیسلامی نین لە هەرێمی کوردستان بەڵام هاوشێوەی پارتە سیاسیەکان هەریەکەیان خاوەن مزگەوت و ڕێکخرا و پێگەی جەماوەری خۆیانن. ئەو خەتە کە بریتیە لە خەتی خوڕافەت و یعنی شەخص پەرستی حەزیان بەو بەزمەیە کە کتوبی عولەمای سەلەفی نەمێنێت بەڵام دەیخەنە ژێر قاڵبێکی چیەوە کوردایەتیەوە و ئەو بابەتانەوە دەیانەوێت تا ئێستا هەر شەخص پەرستی بمێنێ دەیانەوێت هەر خۆڵ پەرستی بمێنێ ناڵی گوێ درێژێک هەڵواسین و اعتیقادمان پێ بێ ئەو کەسانەنە. ناکۆکیەکانی نێوان ئەو دوولایەنە هاوکاتە لەگەڵ بەردەوامی شەڕی چەکدارانی داعش لەگەڵ کورد و ئەو دۆخە ئاڵۆزیە سیاسی کە هەرێم پێدا تێدەپەڕێت وەیە بەشێک لە چالاکانی بواری مەدەنی بە مەترسیداری وەسف دەکەن و داوا دەکەن بەرپرسانی هەرێم سنوورێک بۆ هێرشەکانی ئەو دوولایەنە دابنێن بۆ سەر یەکتر دەڵێن هەمومان پێویستمان بە هەرێمێکە کە جێگای هەموو بیرروڕاکانی تێدا بێتەوە. مێژووی بەشەرێتەوەمان پێڵێکە ئەم جۆرە بیرکردنەوە و ئەم جۆرە هەڕەشەکردن لە یەک و ڕێگرتن لە ئیفرازکردنی فکر و سووتانی کتێبەکان هیچ شتێکی تاج ناگاتەنا بشێوی کۆمەڵایەتی نەوێ و بشێوی کۆمەڵایەتیش بە تایبەتی ئەگەر ڕەهەندی ئاینی لە پشتۆ بوو چارەسەری زۆر مەترسیدارەوە کۆنتڕۆڵکردنی ناکرێت. مێژووی ناکۆکیەکانی نێوان سەلەفی و سۆفیەکان بۆ چەندین ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە بەڵام بە درێژایی مێژوو ناکۆکیەکان نەگەشتۆتە ئاستێک کە یەکتر بسڕنەوە وەک ئەوەی کە ئێستا دەبینرێت. بابانەنوەر NRT سلێمانی